دووڕیان کە ئێمە هەستمان هەور بوو با ئاسمان ساماڵ و شین بێت بە ئێمە چی؟ ئێمە دڵمان تەنگ و تار بوو با گشت دنیا پێکەنین بێت بە ئێمە چی؟ سەرمای جودایی بەشمان بێت با گشت مرۆڤ پێکەوە بن بە ئێمە چی؟ تەرزەی دابڕان خەشمان بێت با هەموو بۆ یەکتری بن بە ئێمە چی؟ کە ئەوینم تەنیا ئەو بێت بە تۆ چی؟ کە ڕۆژی من دوور لەو شەو بێت بە تۆ چی؟ کە تۆ پاییزت بەهار بێت بە من چی؟ من خۆشاوم ژەهری مار بێت بە تۆ چی؟ شیرینی خوانی ژینت بێ ئاسوودەیی سەرینت بێت بۆ من نییە من هەر چوار وەرزەکە خەزان بم سەهۆڵبەندانی زستان بم خەمت چییە؟ من کات بە خەم ئەپێوم و لە یەک دوور بوون تۆ بە ژوانی پڕچێژ و پێکەوە بوون بە من چی هاوڕێ بە تۆ چی کە ژیانمان خەونەکانمان لە یەک نەچوون